سڵاوتان لەبێت لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم. ڕۆژنامەیەکی ئەمریکی بەڵگەنامەی کڕینی خانوویەک لەلایەن مەسرود بارزانیەوە ئاشکرا دەکات کە بەهاکەی 18 ملیۆن دۆلارە لە راپۆرتێکدا بە ناونیشانی پاشماوەی گەندەڵی لە عێراقەوە بۆ ویلایەتی میامی ڕۆژنامەی زە ئەمریکان پرۆسپێکتی ئەمریکی بەڵگەنامەی کڕینی خانوویەک لەلایەن مەسرود بارزانی سەرۆکی حکوومەتەوە ئاشکرا دەکات کە بەهاکەی 18 ملیۆن دۆلارە. ڕۆژنامەکە لە راپۆرتێکدا ئاماژەی بۆ کردووە ئەو خانووەی مەسرود بارزانی کڕیوێتی لەلایەن کۆمپانیەکی وەهمیەوە لە شاری دیلاوێر کڕاوە، بەڵام کڕیارە ڕاستەقینەکەی مەسرود بارزانیە. ئەوەشی بڵاو کردوێتەوە بارزانیەکان لە ئەمریکا سەرقاڵی کاری بازرگانین و لە ڕێگەی نەوت و گەندەڵیەوە پارێکی زۆریان کۆکردوێتەوە. هەروەها ئێستا لە بواری وەبەرهێنانیش بە بەهای 1.27 ملیارد دۆلار کڕین و فرۆشتنی خانوبەرە دەکەن. بە جۆرەی ڕۆژنامەی زە ئەمریکان پرۆسپێکتی ئەمریکی بارزانیەکان لە دوبەی لە بورجی خەلیفە پشتیان هەیە و لە ناوچەیەکی پیشەسازی دوبەیش باڵەخانێکی گەورەیان هەیە. هاوکات لە کالیفۆرنیا و ڤێرجینیاش مڵکیان هەیە و لەو گرێبەستانەی کردویانە بۆ کڕینی مڵک لە فلۆریداش مڵکیان کڕیوە لە ناوچەی دەرمانخانە. بەرپرسی نووسنگەی مەحموود سەنگاوی لە ڕوونکردنەوەیەکدا وەڵامی ئەو هەواڵانە دەداتەوە کە گوایە بابڕیاری بابڵ تاڵەبانی هاوسەرۆکی یەکێتی ناوبراو لە فەرماندەیی میحوەری گەرمەسێر دوورخراوەتەوە. لە پەیامێکیشیدا مەحموود سەنگاوی دەڵێت لە خەوی کەڵەشێریشدا خەرمانی مەحموود سەنگاوی ئاو نایبات. بە جۆرەی ئەو هەواڵانەی لە چەند دەستگایەک و لە سۆشیال میدیا بڵاوکراونەتەوە بابڕیاری بابڵ تاڵەبانی هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان مەحموود سەنگاوی لە پۆستی فەرماندەی میحوەری گەرمەسێری هێزەکانی پێشمەرگە دوورخراوەتەوە. لەو بارەیەوە سەرچاوەیەکی نزیک لە مەحموود سەنگاوی زانیاری گرنگی بۆ شارپرێز ئاشکرا کرد و ڕایگەیاند ئەوەی بڵاوبووەتەوە دوورە لە ڕاستیەوە و هیچ قسەیەکیش لەو بارەیەوە نەکراوە. دەژڵێت هەر گۆڕانکاریەک و بڕیارێک لەبارەی سەنگاویەوە بە پێ ڕاوێژکردن لەگەڵ خودی خۆیدا مەحاڵە و هیچ بڕیارێکیش نادرێت. بڵاوبوونەوەی ئەو دەنگۆیە دوای ئەوە دێت لە کۆتا کۆبوونەوەی لەگەڵ خوێندکاراندا. بابڵ تاڵەبانی هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕایگەیاند ئێمە لە گەرمیان چەکدار و مافیامان هەیە و دەستیان بەسەر داهاتی ئەو سنوورەدا گرتووە. بۆ ئەوەش لە 2-3 هەفتەی داهاتوودا هێز بۆ کۆنتڕۆڵکردنی ئەو سنوورانە دەجوڵێنم. دوای ئەوەی شارپرێز لە هەواڵێکدا دەرباسکردنی تۆمەتبارانی کەیسی نەقیبەکەی سلێمانی بڵاوکردەوە کە خاکی هەرێمیان جێهێشتووە، ئاسایشی سلێمانی ئاگاداریەکی بڵاوکردەوە. لە ئاگاداریەکەی ئاسایشی سلێمانیدا هاتووە هاوڵاتیان و هاونیشتیمانیانی بەڕێز داواکارین هاوکارمان بن لە پێدانی هەر زانیاریەک لەسەر هەردوو تۆمەتباری هەڵهاتوو یوسف پشتیوان عەلی و پشتیوان عەلی مستەفا و ئۆتۆمبیلی جۆری پیکاب نیسان تاک و هەردوو تۆمەتباران لەلایەن دادگاوە داواکراون و تۆمەتبارن بە شەهیدکردنی ئەفسەرێکی بەڕێوەبەرایەتی پۆلیسی توندوتیژی دژی ژنان و بریندارکردنی 3 کارمەندی تری هەمان بەڕێوەبەرایەتی. ئاسایشی سلێمانی لە ئاگاداریەکەیدا هاوڵاتیان ئاگادار دەکاتەوە کە ئەوانەی زانیاری دەدەن ناویان پارێزراو دەبێت و تیایدا هاتووە دڵنیاتان دەکەینەوە ناوتان پارێزراو دەبێت و دەبنە جێگەی شانازی و دەستخۆشی و پاداش لەلایەن بەڕێوەبەرایەتی ئاسایشی پارێزگای سلێمانیەوە. وەزارەتی خوێنی باڵا و توێژینەوەی زانستی حکوومەتی هەرێم بڕی ئەو پارەیە ئاشکرا دەکات کە مانگانە بە بڕیاری سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران پێویستە وەزارەتی دارایی بۆ خوێندکاران دابینی بکات. با جۆرەی ڕاگەیەندراوێکی وەزارەتی خوێنی باڵا و توێژینەوەی زانستی حکوومەتی هەرێم کە ئەمڕۆ دەرچووە و واژۆی دکتۆر ئارام محەممەد قادر وەزیری خوێنی باڵای لەسەرە. ئەمەژە بەوە کراوە حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری داوە بە تەرخانکردنی بڕی 7 ملیار و 250 ملیۆن دینار وەک پێشینەی مانگانە بۆ پاڵپشتی خوێندکاران تەرخان بکات. لە بەشێکی دیکەی ڕاگەیەندراوەکەدا ئەوە ڕوونکراوەتەوە ئەو بڕەپارەیە بۆ پاڵپشتی قوتابیان و خوێندکاران و چارەسەرکردنی گرفتی بەشە ناوخۆییەکان و دابینکردنی خزمەتگوزاریەکانە. لە کۆتاییشدا هەر وەک وەزیری خوێنی باڵا ئاشکرای کردووە ئەو بڕیارە لە ڕۆژی 1/1/2022 لەلایەن وەزارەتی دارایی و ئابووریەوە بۆ خوێندنی ساڵی 2021 بۆ 2022 جێبەجێ دەکرێت. بەڕێوەبەرایەتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی سلێمانی فێڵێکی گەورە لە هاوڵاتیان ئاشکرا دەکات و ڕایدەگەێنێت چەند کەسێک بە ناوی دابینکردنی موچە بۆ کەم ئەندامان و هاوکاریکردنیانەوە پارەیان لە خەڵک سندووە. با جۆرەی ڕاگەندراوێکی بەڕێوەبەرایەتی گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی سلێمانی ئاماژە بەوە کراوە لە چەند ڕۆژی ڕابردوودا چەند هاوڵاتیەک ئەو زانیاریانیان پێداوین کە کەسێک یان زیاتر لە شاری سلێمانی بە ناوی مامەڵە و تەرخانکردنی موچە و هاوکاری بۆ کەم ئەندامان و چاودێری خێزان سوودی لە ڕەوشی خراپی دارایی خەڵک و سادەی هەندێک لە هاوڵاتیان وەرگرتووە. با بەڵێنی درۆ چەواشە پارەیان لە خەڵک سندووە.
لە بەشێکی تری ئەو ڕاگەندراوەدا هاتووە ئاگاداری هاوڵاتیان دەکەینەوە بۆ دەستکەوتنی هەر زانیاریەک بە هیچ جۆرێک فریوی کەس نەخۆن و ڕاستەوخۆ پەیوەندی بە ئێمەوە بکەن چونکە 8 ساڵە موچە و هاوکاری کۆمەڵایەتی بە ناوی چاودێری خێزانیان کەم ئەندامانەوە بۆ هیچ کەسێک نەکراوە و بەهۆی قەیرانی داراییەوە هەموو جۆرە تەرخانکردنێک لەلایەن وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمەوە ڕاگیراوە. لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا شاد و بەختەوەربن.